بەڵەبانی ئێوە بینەرانی کورساتیش باش یادی 127 ساڵی دامەزراندنی با بڵین ڕۆژنامەگەری کوردی پیرۆز بێت لە ئێوە و لە ئێمە و لە هەموو ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستانیش بە هیوای نمانی ئەو لەم پەروەستەنگانی لە بەردەم کاری ڕۆژنامەوانیدان کۆلێژی پەروەردەیان با بڵێن بەشی زمانی کوردی کۆلێژی پەروەردەی قەڵازێ کە سەر بە زانکۆی ڕاپەڕینە ئەمڕۆ لە یادی ڕۆژنامەگەری کوردیدا دیدارێکیان ڕێکخستووە هەریەک لە تێڤنێرۆیی و هەروها دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی قسەکەری دیدارەکەن و باس لە ڕۆڵی ڕاگەیاندن دەکرێت لە پاراستنی زمانی کوردی ڕاگەیاندن تا چەند ڕۆڵی هەیە لە پاراستنی زمان و ڕاگەیاندن تا چەند ڕۆڵی هەیە لە شێواندنی زمانی کوردی خۆتان دەزانن ئێستا بەشێک لە سۆشیال میدیا و ڕاگەیاندنەکان و میدیاکانیش بەبێ گوێدانە پاراستنی زمان هەندێ و شەو زاراوە دەهێنە ناو میدیاوە کە با بڵێن زیانی هەیە بۆ زمانی کوردی جا ئەمان لە پێناو پاراستنی زمانی کوردی ئەم دیداریان ڕەخسۆ لەگەڵ دکتۆر هاوڕاست قادر ڕاگری کۆلێژی پەروەردەی قەڵازی قسە دەکەم سەبارەت بە دیدارەکە کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت ئامانجی ئەنجامدانی دیدارەکە چییە لەم ڕۆژەدا تا چەند دەتانەوێت پارێزگاری لە زمانی کوردی بکەن بەڵێ بەخێر بێن پێشەکی ساڵیادی 127 ساڵی ڕۆژنامەگەری کوردی لە ئێوە و لە سەرجەم میدیاکاران پیرۆز بێ ئێمە وەکو کۆلێژی پەروەردە لە زانکۆی ڕاپەڕین هەڵساوین بە ئەنجامدانی ئەو دیدارە لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی و 127 ساڵی دامەزراندنی دەچواندنی یەکەم ڕۆژنامەی کوردی کوردستان ئەم دیدارە بە ئامادەبوونی بەڕێزان کاگ لە تێڤنێرۆیی و لێپرسراوی بۆردی ڕاگەیاندنی نیشتیمانی کوردستان و ئەندامی سەرکردایەتی و کاگ دکتۆر هەڤاڵ ئەنجام درراوە و ئامانج لەم دیدارە ئەوەیە کە لە یادی ڕۆژنامەگەری کوردیدا بتوانین لە ڕێگەی میدیا و بتوانین خزمەتی زیاتری زمانی کوردی بکەین و ئەم تەوەرانی کە لەم دیدارە باز دەکرێت بە ئامانج و بە ئاراستەی ئەوە بێ کە زمانی کوردی زیاتر بەرەو پێش بێن و لە ئاستی باڵاتر بیهێڵینەوە و خزمەتی زیاتری بکەین و هیوادارم دەرەنجامی و دەرهاویشتەی ئەم چالاکی و ئەم دیدارە ئەوە بێ کە سەرجەم میدیاکارانی کوردستان بەو ئاراستەیەش بکەن کە لە خزمەتی زیاتری زمانی کوردی دابن و زمانی کوردی لە ئاستی باڵاتر بهێڵنەوە کە لە ئێستادا دەبینی. دکتۆر تا چەند گرنگە ناوەندە ئەکادیمیەکان زانکۆکان بەشەکانی ڕاگەیاندن ڕاگەیاندنەکان گرنگی زۆر بە پاراستنی زمان بدەن لەبەرەوەی زمان شوناس و ناسنامەی هەر میلەتێکە ئێستا دەبینین باڵێن وەکو باسم کرد لە پێشێکێکەدا کۆمەڵێک دامەزرا و شوێن هەن کە کۆمەڵێک وشە و زاراوە دەهێنە ناو زمان کە ڕەنگە لە داهاتوودا زیانی هەبێ بۆ زمان بەڵێ بەداخەوە من ئەوە دەبینین ئێمە ڕۆژانە کە کۆمەڵێک دام و دەستگای میدیایی هەیە کە بە ئاراستەی بەرەو پێشنی زمانی کوردی کار ناکەن و کۆمەڵێک وشە و زاراوەی جیاواز دێنە ناو میدیاەوە دێنە ناو میدیاوە بەوەی کە ئەم جۆرە زاراوە خستە ناو میدیانەوە دەکات کە زیاتر زمانی کوردی بەرەو پێش نەچێ بۆیە ئێمە وەکو ناوەندە ئەکادیمیەکان بەردەوام لە هەوڵی ئەوە دابین خزمەتی زیاتری زمانی کوردی بکەین و بە تایبەتی بەشی زمانی کوردی کۆلێژمان کە ئەم دیدارەی سازکردووە بۆ ئەو ئامانجەیە کە لە ڕێگەی ناوەندە ئەکادیمیەکانەوە بتوانین خزمەتی زیاتری زمانی کوردی بکەین و بتوانین زیاتر زمانی کوردی پاراوتر و باشتر بینێت چونکە زمان وەکو ئاماژەتان پێدا شوناسی نەتەوەیمانە و ناسنامەی کووردە بۆیە ئێمە تا زمانی کوردی بپارێزین و بە باشتر بیهێڵینەوە نەتەوەکەمان باشتر و پارێزراوتر دەبێت. دکتۆر زۆر سپاس کە لەگەڵمان بووی بەڵێ دیارە 127 ساڵ لەمە پێش بنەماڵەی بەدرخانیەکان یەکەمین ڕۆژنامەی کوردیان بە ناوی ڕۆژنامەی کوردستان لە قاهیرەی پایتەختی میسر دەرکرد و دواتر 31 ژمارە ڕۆژنامەی کوردستان لە شوێنە جیاوازەکان لە قاهیرە لە جنێف لە فۆکستن لە ئەستەمبوڵ دەرکرد ئیدی ئەمە بووە ڕێچکە و ڕێڕەوێک بۆ ئەوەی کورد ببێتە خاوەنی ڕۆژنامە و چەندین گۆڤار وە بە زمانی کوردیش ئەم ڕۆژنامە و گۆڤارانە و دواتر تەلەڤیزیۆنیشی بەدوادەهات لە ئێستادا خۆتان دەزانن چەندین میدیا و میدیاکار و ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان لە بواری ڕۆژنامەوانیدا کار دەکەن و با بڵێن ڕاگەیاندن بووە بە دەسەڵاتی چوارەم بەڵام لەگەڵ ئەوژدا ئاستەنگ و گرفتیش لە بەردەم ڕۆژنامەنووساندا هەیە کە سەندیکاکان هەوڵ دەدەن با بڵێن کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان لە ڕێگەی پەرلەمانەوە ڕێک بخرێت بۆی ئەم ئاستەنگ و